سڵاوی خوای گەورەتان لێبێت. چیرۆکی ئەمجارەمان لە قەزای حاجاوەیە. مامۆستایەکی ئاینی هەرچەندە نابینایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێشنوێژی و تەراویحەکان بۆ خەڵکی ئەنجام دەدات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم الله أكبر. بەڵێ من 12 ساڵە خوا لە خێری دەرنەکە بە خۆبەخشی ئیمامم لە مزگەوتی بڵێسا کە پێشتر مزگەوتی عەبدولقادر گەیلانی بوو ئەوە وەلحەمدوللا زۆر باش بەڕێوە دەچێ. ئێستا هاوکارێکشم هەیە دکتۆر عەبدوڵڵا، بەڵام پێشتر بەتەنێ بووم بە یەکەوەین تەراویح و هەموو نوێژەکان ئەنجام دەدەین زۆر بە خۆشحاڵیە و خەڵکێکی باش ڕووی تێدەکات. گلەی بێ لە وەزارەتی ئەوقاف تا ئێستا هیچی بۆ نەکردوم. ئەسڵ وا بوو تاعینمان کە ئەوقاف هیچمان بۆ ناکە. سنووری من تەنها ئیمامەتەکەیە، بۆیە 12 ساڵە وعدم پێداون و هەر بەرداوامشن لە هەزار. وەڵا جا مەدرسە عەبدوڵڵای کوڕی عومەرم تەواو کرد، 5 ساڵ بوو، هەر 12 عیلمە هەم تەواو کردووە. لە ڕێکخراوی ڕۆشنایی لێرە ڕێزم بێ بۆ مامۆستا عوسمان ڕادیۆیەکی وێداوم شت تەزیل دەکەوە تا ڕیکۆرد دەکا. من ئەو کاتە لەسەر مێزەی مەدرسەکەی دامدەنا و دەنگی هەموو مامۆستایەکانم دەگرتەوە. زۆر دام بە سوڵبەتەوە دەمگوت ئێوە هەچ کتێب و پێن ئێمە ڕادیۆکەم لە جیفانمدان جێ دەبێت لە بری هەچ کتێبەکانی ئێوە دەکەوێت، بۆ لەبەرەوەی هەموو کتێبەکان لە خۆیدا کۆ دەکاتەوە، میمۆرێکی لەسەر دادنێ و ڕیکۆرد دەکات. بۆیە ئەمیش لە ماڵ لەبەرم دەکرد ڕۆژی ئیمتیحان ئەو شوێنێکە داخڵە ئیمتیحانی شەفەیم دەدا لێی سەرکەوتوو بووم هەر 5 ساڵەکەی. لە 2001 لە ڕێگەی تەزیل و کاسێت هەبوون ئەو کاتە. ئێستا ژیان زۆر پێشکەوتوو بوو. ئێستا هیچ کەسێک حوزری نییە، چونکە میمۆریەک 10 خەتمان دەبە. ئەو کاتە تۆ 1 خەتم 30 کاسێت بوو دەبوو بە 300 دیناری ئەو کاتە بیکڕی. وەڵا دووشتم هەیە، دوو ملاحەزەنێک بۆ مزگەوت خۆمان بۆ هەموو مزگەوتەکان. یەکەم گرنگی بە منداڵ بدەن. بەڵێ منداڵ بیحارێ دەکە، غەڵەت دەکە، جاگە منداڵ تۆ بێ بۆ دەکە، بەس بە نەیتارێنی لە مزگەوت، چونکە فێری هەر شوێنێکی خراپ ببێ لەسەر ئێمە دەکەی و گوناحەکەی لەسەر ئێمەیە. خاڵی دووەم تەحاملکردن بە تایبەتی ئەو ڕەمەزانە مانگی سەبرە، تەحاملکردن بە تایبەتی بەشی ئێواران، چونکە زۆر کەس هەیە فەقیرە شیرینەکەی لە زار نەڕۆتە خوارێ و ئێستا اللهم رب هذه تەواو نەکردووە قامەت دەکرێت. ئەوە زۆر هەڵەیە، پەلەی نەکەین. بێڕاوێکی خۆی پەروەردگار ئەو خەڵاتی پێبەخشید. ئێمە ناڵێن هیچی لێستاندوینەوە، ئەسڵەن ئەوە سنووری ئەدەب دەبەزێن بڵێن خۆی گەورە هیچی لێستاندوینەوە. ئەسڵەن خۆی گەورە وعدی داوە دەفەرمێ ئیذا ابتليت عبدي بحبيبتي فصبر عوضته لهما الجنة. کاتێک بەندەکەم تاقیکی دەوە بە لێستانەوەی دوو خۆشەویستەکانی، واتە چاوەڕێی ناو خۆشەویست، کاتە خۆشەویستترین ئەندامە، بەڵام ئەوە حکومەتە ئاور لەکەم ئەندامی ناداتەوە. ئەگەر نا لەوەی خۆی پەروەردگار ئەو ئەندامانە خۆشەویستترین ئەندام خۆفێمەکەی ئەوەم لێستاندەوە بۆی قەرەبوو دەکەمەوە بە بەهەشت. شانازی بە نابینانی خۆمانەوەەکەین. لەگەڵ ئەو حاڵەتەشدا لە عیلم لە بەرکردندا درێخیم نەکردووە و ئێستا لە خزمەت بوخاری دام. مردوا على النفاق لا تعلمهم نحن نعلمهم. دیارە کاک مەلا محەممەد نزیکەی تەمەنێکە پێکەوەی نزیکەی 15 بۆ 20 ساڵ پێکەوەینە. ڕاستی نەبێتەوە هیچ منەت و بەس ئەوەیە ئەرکێکی سەرشانە بوو کە دەستم گرتووە بۆ مزگەوت تا وەکو فێری ئەوەی کە مزگەوتم کردووە، چونکە وەکو پێویست بە مزگەوتی نەدەزانین. یعنی سوپاس بخوا ئێستا هەر کەسی ئێستا گانە لێگەر بۆ بازاری جەستێ و دێتەوە لە خوا بە زیاد بێ لە چاو ئەوەی کەوە ینی چاوەکانی بۆ شێوەیە زۆر باشە، یعنی تعاملی باشە، یعنی شێوازی پێشنوێژەکردنەکەی باشە، قورئان خوێندنەکانی باشن، ینی دەتوانێت بە چەندەوە شێواز قورئان بخوێنێت. خوا خێری بنووسێ قسووری نەکردووە.